لەبێ لەگەڵتان بەردەوامی دوایین تۆر و گفتوگۆی ئەم ڕۆژمان باز لە شاخەوانێتیەکەین کە ئێستا زۆر دڵخۆشین کۆمەڵێک گروپی زۆر جوانمان هەیە کەم گروپانە وەکو تیمێکیان پێکهێناوە بەبێ جیاوازی ژنان و پیاوان بەیەکەوە ئەیان بینین لە ئەچنە شوێنە سەختەکان و هەر بڕینی تەنها ڕێگایەک نییە بەڵکو بگرە کۆمەڵە چالاکی جیاوازیان هەیە هەم لەوەی کە گەشتێکی خۆشەنجامێن هەم لەوەی کە وەرزشێکی باشەنجامێن هەم لەوەی کە ئەتوانن لایانی دەرونی بۆ سترێس و بابەتانە زۆر گرنگە چا من زۆر دڵخۆشم کە بە هەموو چین و توێژەکان هەم لە گەنج هەم لە هەموو چینەکانی تر بەشدار بن ئەمڕۆ باسی گروپێکەکەین کەم گروپە ماشەڵڵایان لێ بێ سنوور نازانن خۆشیان نایان بێ سنوورە کە چەندین چالاکی جیاوازیان ئەنجاماوە بە تایبەتیژە مانگی کە بەڕێمان کرد ئەگەر بەوەی ڕەمەزان و نەیانتوانی بێ کۆمەڵە چالاکی گەشتی شاخوانی بکەن خزمەتی کە بکەن لەوەی کە هەڵبزن مزگەوت پاپکەنەوە خزمەتی بە ساڵات چوان و خزمەتی و کەسانە بکەن کە بیان بەنە شوێنێک و کاتێکی خۆشیان پێبەخشن جەزۆر جوانشە بە جلوبەرگی کوردیەوە هەمووەمەشان تەنانەت بۆ شاخیش بە جلوبەرگی کوردیەوە کەواتە ئەمڕۆ ئێمە میوانداری زۆر بەڕێز خات و سنوور جافمان کردوکو سەرۆکی گروپی شاخوانی بێ سنوور کە بەڕێزیان لای ئێمەیە کە بتوانین هەم لەسەر گروپەکە و هەم لەسەر چالاکیەکانیشی کۆمەڵێک زانیاریمان بەد بێ بەخێر بخات سپاس بۆ ئامادەبوون دەستخۆشیتان لێکەین لەسەرەوەی کە گروپێکی جوانتان هەیە گەشتە شاخەوانیەکان ئەنجامێن و چەندین کاری خێریش و چەندین کاری باشیش بۆ ناوچەکەکەن ئەم گروپەیەوە دەمێکە دەستان کردو بۆم گەشتانەتان و ئەم گروپەتان چۆن پێکێنە کە هەموو شتێکیش گروپەکە خۆیانەکەن توانین بڵێ پاڵپشتی شوێن بەڵێ پێشێکی زۆر زۆر سپاسدانەکەم بۆم بەرنامەیە من سەرەتای گروپەکەم لە 2020 تا دامەزران بەس پێشەوە خۆم لە 2007 شاخەوانیم هەر ئەکرد بەڵام گروپەکەم لە 2020 تا دامەزران ئیتر حەزم کرد بیرۆکەکانم جیاواز بێ یعنی بۆیە ناویشم نابێ سنوور لەبەرەوەی تەنها لە یەک کارە خۆم نەبینمەوە بەس لە شاخا بێ بتوانم خزمەت بکەم لە چەند بوارێکی تریشە دەستان خۆش بێت جاوتم بە جلی کوردیشەوە تەنانە شاخەوانیە شاخەوانی بەجلی کوردیەوە پێمان بڵێ چۆن ئەزمونونەکە وەڵاهی خۆی ئەزمونونەکە سەخت بوو یەکەم جار و دووەم جار تۆزە قورس بوو بەڵام کە تۆ ئامانجێکە هەبوو ئامانجەکەشمەوە بوو کە یعنی ئێمەش پیشانی هەموو نەتەوەیەکی بین بە جلوبەرگ و کللتوری خۆمانەوە بناسرێن کاتێکە یەکێک لە دەرەوەی وڵات سەیری سۆشال میدیاکەمەکە بزانێ هەر بە جلوبەرگەکە بزانێ کوردم کە کورد ئافرەتێکی کوردم شاخەوانیەکەم ئێمەش هیچمان کەمتر نییە لە وڵاتانی تر بۆچی کللتوری خۆمان یعنی بەرز ڕانەگری ئێوە شاخەکان کا چەند هەندێکی بفری پێوەیە زۆر ساردا وا تا بەجلی زۆر زۆر گرم لەبەر بکەیت لەو کاتانە چۆن دەبڵام ئێمە ئەگەر بیرمان بێت لە کۆنیشا هەر سارد و سەرما زۆر زۆر زیاتر بووە خانمانی کورد هەر یعنی چەند شێوازێکی جلوبەرگی کۆنیانە بووە کە یەکێک لەوانە کۆڵوانە بووە کە بە سێ چوار قماش دەورە دراوەی و یعنی وەکو دەوری قەمسەڵەیەکی ئێسا بینە منیش هەر هەمان شت ئەوەم دووبارە کردەوە کۆڵوانەکەم دیوێکیەکەم بە قەیفە دیوێکیەکەم بە قماشێکی تر کە هەر وەکو قەمسەڵەیەک دەورە بینە یعنی هیچ ڕێگرێک نابێت لەوەیە ئەوە بەڕاستی ئەو جلوبەرگە زۆرە با بە هەڵەتیە نەگەین من خۆم کەوتمە ئەو بابەتەوە خات و سنوور لەوانەیە باش بزانم من لەگە گروپێکان ڕۆشتم بۆ شاخوانی لە باتی بلوسێ سییانم لەبەرکرد بوو قەمسەڵەیەکی گەورە قورسم لەگە خۆم برده بوو بۆ پیرەمەگرون هەر لە سەرەتای زێوە کە دەست دەکەن بە گەشتەکە وتیان ئەتۆ بێ زەحمەدەم چلانە لاپە مەچێم بارە قورسێ ناوتەکە هەروازم چاکەتێکی تە ناتوانانی بڕۆی ئەگەر جلێکی زۆرە لەبەرە بێتوانای ڕۆژ لە نیوە شاخەکەشا گەرمان بۆ حەزمەکرۆژ لاپە ینی بە غەڵەت لە شوێنەکە بەفری کرد هەر بڕوا بکە جینگەیەکی وا بۆ جەستە دروستە بێ سنوور خۆی زانێ پتەوە بی لەگەڵ ئەو ژینگەیە یەکسەر ڕایت جەستت ینی بەس ئەوەیە ئەبێ پێڵاوێکی خۆت پێ بێ پێڵاو ئەوە شتێکە کە ناتوانانی دەستکاری بکەی هەر ئەبێ کالی شاخەوانی بێ باشە ئەو تیمەکەتان چەند کەسم خات سنوور زیاترینی ئێمە ئەوەی کە زۆر زۆر سەرەکی بێ بیزنەفەرێکین بیست خانمێکی بەڵام شاخەوانیشمان هەر عینیشت لە شاخەوانیەکە یا تێکەڵین بەڵام گروپی خانمانەکەم بیست ئافرەتێکی خۆشترە بەس خانمان بڕۆنیان وڵی بۆ پیادە ڕەویەکە ئاسانترە بەڵام بۆ شاخ بەخوا ناتوانانی هەر بەتەنیا خانم ڕۆیچکە چەند مەترسیەکە یەتە بەردەم باشترەکە هەردوو ڕەگەزەکە و لەگەڵا بێ زۆر باش بەڵام هەر خۆت ڕابەر و با بڵێن سەرۆکی بەڵێ خۆم سەربەرشداری گروپ باشە جا ئێستا بەڕێزت پێمان بڵێ ئێوە بەدەم شاخەوانیەکە و ئیشی تریشەکەن بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەندێک
ئیشی ترتان کردو کەوەی کە سەرکەوتی مزگەوت پاکردنەوە بووە خزمەتکردن بە هەندێک لە بۆ نمونە بە ساڵات چوان بووە باسی کێم ئیشانە خۆت زیاتر بۆمان بکە چیتان کردو بەدەم ئەمەوە وڵای ئێمە ڕەمەزان عادەتەن هەموو گروپە شاخانی و پیادەڕێوەکان وەستا ئیتر هەستان بیرم کردەوە لە چەند کارێکی خێری بۆی نەوەستین هەم وەکو کارێکی خێری و هەم وەکو جوڵەیەکیش ئیتر گروپەکەی خۆمم کۆ کردەوە چەند خانمێک وتم من بەتەمای ئەم ئیشانم خۆشبەختانە ئێستا هەندێک لە خۆشبەختانە هەمویان زۆر هاوڕام بوون لەسەر ئەرکی خۆشمان ئەوەمان کرد یعنی هیچ لایەنێک نەبوو یعنی هیچ کەسێک نەبوو کە سپۆنسەرمانکە سێشەمان عادەتەن خۆم ئەچووم سەیری مزگەوتەکانمان کرد مزگەوتەکانی دەرەوەی شار دەریەوەی شار ئەوانەی کە لەسەر ڕێگەکان ئەوانە هی سەرڕێی دوکان سلێمانیە ئەوێت لە تاسڵوجەوە تا ناو دوکان هەموویمان پاکردەوە ئیسەر ڕێگەکان ئەم بەراوبەر هەر هەمووی ئەرچی کەم و کوڕێکیە بوو بۆمان چاکرد لەسەر ئەرکی خۆمان سێشەمانە چوم سیرمەکرد بزانم کەم و کوڕی چییە هەر خۆم بەتەنیا کە شەمان ئەڕۆشتم بەیانیەکەی تا نیۆڕۆ لە بەری دوای نوێژی بەیانی زۆر قەرەباڵق نەبێ تا سەعات 2 نیۆڕۆ ئیتر بە تەقریبی بە 8 کەس بە 10 کەس بە بەردەوامی بە 5 سەعات خەریک بووین یاخوا لە شتان ساغ ماشەڵڵا پاک پاشان کردێتەوە بینیم یەکێکیش بۆم بڵاوکاتەوە بووی بۆنی نامزگەوتەکان خۆش بێت یعنی ماڵی خۆمان چۆن پاکینەوە زۆر زیاتر لەوەش پاکمان کردەوە ئەوانەی کە بینیشیانە ئەزانن زۆر فیدباکمان بواتەوە کە بۆیان نردینتان زۆر جوان پاکراوەتەوە دەستا خۆش بێکارێکی ترتان ئەوەی بە ساڵات چۆکان دایمێمە خەممانە ئەڵێن بێتاقەتە بن لە ماڵێکە لە شوێنێکە هەستان بردووتان بۆ دوکان و داوەتان کردوون و ئەمەشکارێکی زۆر مرۆیە ئەمانە بەڕاستی پێویستی بە پاڵپشتیە دۆڵی پاڵپشتیشمانی من وتم خۆتانەیکەن چۆن خۆتانەیکەن لەناو خۆتانە پارە کۆکەنەوە بەڵێ ئەوە باشە بەڵێ هەر لە ناو خۆمانە من کە پرۆژەکەم پێوتم بەتەمای ئەم کارانم لە پێش ڕەمەزانە هەموویم خستە بەردەمیان تر هەمیان خۆشبەختانە زۆر هاوڕام بوون ئەوەی خانەی بە ساڵاتوانیش بەڕاستی ئێمەوەکو خۆمان نیازمان هەبوو خواردن کەین و بیبین بۆی لەگەڵ ئەوانە بیخۆین بەڵام کە چوم قسەم لەگەڵکردنتی زۆر حەزمان لە دەرەوەی و لە سەیرانە و بێتاقەتین بە بۆنەی ئەم نالەباری شەڕ و ئەمانەوە ئیتر قسەم لەگەڵ ژیارخان و ترێخان کرد لە بەڕێوەبەراتی چاکسازی کۆمەڵایەت بەڕاستی ئەوان زۆر یارمەتیانە ئیتر ڕۆژێکماندانە بردمانن بۆ دوکان لەسەر داواکاری خۆیان حەزیان لە دوکان بوتی زۆر دەمێکە یعنی نەچوین بۆ سەیران و ئەوانە ئیتر پێشەوە خۆم چوم ئامادەکاری تاوام کرد باخێکم گر کە ژوور و شتیشی هەمووی تیا بوو باخێکی زۆر جوان بوو کامل ئیتر هەمویان بە پاسی خۆمان بردمانن و خۆشمان چێشتمان لێنا بەدار حەزم کرد خۆیان لەگەڵمانابن لەوێ بەدار چێشتەکەم بۆ لێنا لە بەرەوەی کەشێکی خێزانیان بۆ بڕەخسێنم کە هیچ فەرقی نەبێت لەوەی کە خۆیان لەگەڵ خێزانی خۆیان ناچوون هیچ شتێکی سەفەریش بەکار نایانین ئێمە گروپی ئێمە ئەگەر دیقەتی ڤیدۆکانتدا بێ حتا ئێسەش یعنی ئەوەی ژینگە پارێزەکان و ئەوەی خانەی بە ساڵاتوانیش هەموو شتەکان فافۆنم برد حتا نانی تیریشم برد نانی ئەوەشم نەبرد کە یعنی هەستکەن ینی وا ژینگەکەم بۆ ڕەخسانن حەزم کردووە هەستکەن لە ماڵی خۆیانان و لەگەڵ کە سوکاری خۆیان ناچوون بۆ سەیرە سەو کردێمەشە هاتین یاخوا دەستان خۆش بچینە سەر ئەوەی کاکەنیاد ئەو دیمەنانەمان بەرێ ئێستا لەوانەیە پرسیاری ئێمە و بینەرانیش بێ بەجلی کوردیەوە شاخەوانی تۆزێ قورس نییە خات و سنوور پێم بۆمان باسکە چکە ژنی لادیەکانمان بینی بوو ماشەڵڵا گەر ئیشێکیان کرد ئەجلی کوردی وایە شخواڵیشان لێ پێکرا با تۆزێ گورچ و گۆڵ بین بەسام جلی کوردی و بۆ شاخ تۆزێ قورس نییە چۆن ئێوە ئەم بابەتە وڵای قورس بوو ناڵم سەرەتا زۆر قورس بوو بەڵام و شاخانەی کە سەختە ئەوانەی تەکنیکی تێکەوێ شەڕواڵم بردووە لەگەڵ خۆما تا ئەو دقەی کە ئەگەینە لووتکە بەڵام دایمە حەزم کردۆ مۆرکێکی کوردەواری پێوە بێ عنی ملوان کەشتەکانشم هەتاکەم بە مێخەک عنی لەسەر جلو بەرگە زۆر کۆنەکە هینەکەم قاپقاچاخیش ئەوەی من بناسێ لە هەموو گروپەکان ئەزانە هیچ شتێکی سەفەری نابم یعنی جگەلەوەی کە جلوبەرگیشم یعنی کولتوری خۆمە قاپقاچا خواردن هەموو شتێکی خۆم ئەبم هیچ شتێک نابم کە بڵێم ئەم شتە سەفەریە لە ژینگەیە پیسیەکەم و فڕێ ئێم زۆر باش بۆ کوێ زیاتر ئەچن بۆ گەشتی شاخەوانیەکە شاخەوانیەکان وڵا هەموو لوتکەکانمان کردووە تقریبان لە ساڵنەوەی لوتکەکانی کوردستانمان هەمووی کردووە بەڕاستی شوێنە گەشتیاریەکانیش هەموویمان کرد لەگەڵ گروپی خانمانە جومعان شاخەوانیەکەم درەنگیەمەوە دیسان بەیانی زوو خانمانە بم بۆ پیادەڕێی ئەوان فەرقیانێت چکە زۆربیان دکتۆر بۆی نووسیون نابێ شوێنی سەخت زۆر بکەن
ئیتر ئەوان پیادە ڕێوە ژینگەی ئەمان زۆر جیاوازە لەگەڵ ئەوان زۆر سەختە جمعان کە ئەڕۆم یەکسەر شەمانیش بەیانیان شەشونی و ئەوانە بەمەوە دەرەوە بۆ شوێنێکی زۆر زۆر جوان یعنی ئەو شوێنانەی کە گەشتیاریە و پیادە ڕێوێکی ئاسانی 2 سەعاتیان پێەکەم ئێتە کاتێکی خۆشە بەنەسەر شوێنێکی سالی ئەوە ڕۆشتین بۆ چەپەچنارە گروپێکی خانمان بوو ئەو شوێنەمان زۆر زۆر جوانەگەردی قەتی بێ عادەتەن ناوتان بیست بێ زۆر نزیکیشە هەمووی 25 دقەیەک دوورە لە سلێمانیەوە بەڵام زۆر کەم کەس شارەزایە شوێنێکی زۆر زۆر جوانیشە بۆ پیادە ڕێوی زۆر زۆر دەستان خۆش بێت بەڕاستی ئەمە بۆ خۆی گروپێکی جوان و تایبەتە نەتوانین بڵێن جیاوازن هەر گروپی شاخەوانی بێسنوور و خانمانی سێچکەن هەر لەڕێی ئەوە ئەتوان پەیوەندیتان پێوەکان ئەگەر کەسێک ویستی لەگەڵتان هەر ڕقم تەلەفۆن شتەکەی خۆشمم لەسەر داناوە لەسەر ئینستاگرام شتەکەم ئەم جارەکە شالاکی نەگەر گەشتی ڕێکەوەی لەگەڵتانە لە خزمەت ئەم جارە ببیت بە ئومێدی خوا ئینشەڵڵا بۆ تۆ بەڕانکۆ چۆخە من بەجلی خیرەت بوو گرێدەی فەرم و با بڕۆیت زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆیەوە هەمیشە ئێمەمانوێت توانای خانمان هەمیشە لە پێش هەموو شتێکەوەیە تۆش هەستاوی بەم هەموو ئەرکە و شاخەوانی و خزمەتکردن و خزمەتکردنی ئەو خەڵکانی کە بۆ گونە بە ساڵاچوون کەسانی ترن ئەمەش بۆ خۆی ڕۆحەتێکی زۆر زۆر گرنگە زۆر زۆر بەخێربی زۆر زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەست خۆش بێت